ويحدثون بهذا الانقسامات والفرقة في صفوف المسلمين ويتبع هذه الانقسامات. جئتك بقوم يحبون الموت كما تحبون أنتم الحياة. سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إذا التقى 100 رحمة للبادئ 90 وللمصافح 10. تؤثر المحن. خامسا تكسب الإنسان بالعقيدة. أو دیداری زانایان طبعا لسیاق مجموعه کنگرای که سالانه برادرانی یەکێتی زانایان و مدارسی شرعی لأحمد بسپاس ڕێکی خن حتما دیدارێکی گرنگە ئەو کۆبوونەوەی سێمە فەرڤینی سێمە کە ئەنجامەدرێ. من لە هەر سێ کۆنگرەکە بەشدار بووم. ئەیانەوێ باز لە ڕۆڵی زانایان بکەن لە هەر چوار پارچەی کوردستان بۆ بەشداریان لە پرسی میلەت بە شێوەیەکی گشتی و دۆزی ناوچە کوردستانیەکان و بەتایبەتی مەدارسی شەرعی و مەسەلەی مەنهەج و میتۆدی مەدارسی شەرعی بڕیارە ئەم ساڵ ئەم کۆنگرەیە 2 ڕۆژ بخایەنێت. ئەمڕۆ مەجموعەیە گوتار هەیە، سبەینێش بەردەوامە بێ. وتارەکان دەربارەی 2 ڕاهەندە 2 لایەنە، یەکێکیان باسی یەکێتی زانایان و چۆنیەتی هەماهەنگی و تەنسیق لە نێوانیانە بە شێوەیەکی گشتی. محورێکی تریشیان باسی مەدارسی شەرعی و مەدرسە ئەهلیە تەقلیدیەکانە کە چۆن ئاڵوگۆڕی بیر و ڕاو ئاڵوگۆڕی ئەزمون بکەن لە هەر چوار پارچەی کوردستان. طبعاً ئەم کۆبوونەوەی گرنگی و بایەخی خۆی هەیە، چونکە ئەم مامۆستایانە هەمویان کەسایەتین، هەمویان وتاربێژن، هەیانە زۆربیان سەرۆکی ڕێکخراوی زانایانن هاتوون. ئەوەی ئێستا کە قسەکەین بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمەنداری گشتێکی زانایانی جیهان قسەکە، حتمما ئەم وێنایە ئەگوازێتەوە بۆ یەکێتی زانایانی جیهان، کاریگەری خۆی ئەبێ. بۆیە من پێم وایە دەستپێشخەریەکی باشە. من دەستخۆشی لە یەکێتی زانایان و مەدارس شەرعی ئامە دەکەم کە ئەم دەستپێشخەریان کردو. سوپاس بۆ ئێوەش. بەداخەوە یەکێک لەو لاوازیانە ئەگەر تەشخیص و دەستنیشانی بکەین، لاوازی زانایانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، چونکە ڕۆڵی زانایان بە شێوەیەکی گشتی تەرکیزی لەسەر منبەر و محراب و ناو مزگەوتە کە ئەو شەریعەیە کە ئیستیجابەی ئاینی کردووە، ڕووی لە ئاین یعنی گوێی لە زانایان گرتووە. توێژانێکی زۆر ماون کە نایەنە مزگەوت، گوێ لە مامۆستا ناگرن، گوێ لە ینی بەرامبەر محراب و منبەر دانانیشن. سەرنجێکی جوانە بە ڕێز داماژت پێکرد کە مەفروزە مامۆستایان لەوەیشەوە شۆڕشێکی کۆمەڵایەتی دروستکەن، چونکە بە تایبەتی شەریعەیەکی زۆری گەنجان کە خوا هیدایەتی نەداون نەهاتوونەتە مزگەوتەکان تا گوێڕایەڵ بن، ئەتوانن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیامی خۆیانیان پێ بگەێنن. ئەوەش تەبعاً ئەزمونێکی نوێیە. هیوادارم کە لێرە یەکێک لە تەوەرەکان ئەو باسە بێ کە چۆن مامۆستایان لەو ڕاهەندەشەوە چالاکی خۆیان هەبێ. مامۆستا ئەرکی زانایان چییە لە چارەسێکی پێشەکە ئێستا لە ناوان وڵاتانی موسڵمانەکە عێراق و یەمەن و سووریا و فڵستین هەیە؟ وەڵاهی بەتاکید زانایان طبعاً زانایان ڕۆڵی گەورەیان هەیە. ئەگەر گوێیان لێ بگیرە، گرفتی عالەمی ئیسلامی، گرفتی دەسەڵات و ڕژێمەکانە، ڕژێمەکان بەداخەوە ئەوانە نین کە ڕێز لە زانایان بگرن. ئەوسا سەرکردە گەورەکان، خەلیفەکان، والیەکان، سوڵتانەکان بەرپرسە یەکەمەکانی ئوممەی ئیسلامی بەچۆکەوە لە بەردەمی زانایانەدا ئانیشتن، داوای نەسیحەت و ئامۆژگاریان لێکردن. ئێستا دۆخەکە گۆڕاوە. یەکێتی زانایان بە شێوەیەکی گشتی کاریگەریان لەسەر جەماوەری موسڵمان هەیە، بەڵام کاریگەریان لەسەر دەسەڵاتەکان نییە، چونکە دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتە شەرعیانە نین کە هاتبن. ئێمە بینیمان کە لە میسرا چی گوزەرا، لە لیبیا چۆن وەزع ئەڕوا، لە سووریا چی ئەکرێکە. ئەمانە سەرچاوی زانست بوون، پێشەنگەکانی ئوممەی ئیسلامی لە وڵاتانە بوون. ئێستا لە یەمەن چی ئەگوزارێ، لە سعودیە چی ئەگوزارێ. لەبەرەوە بەڕاستی یعنی ئەبێت دۆخی سیاسیش هاوشانی هەوڵە کۆمەڵایەتەکان کە زانانێدەن دۆخی سیاسی چاک بکرێ، یانێ بێ هەوڵی هێزە ئیسلامیەکان ئەوانیش چڕ بکرێتەوە بۆ بێ زانایان پشتیوانی لە هێزە ئیسلامیەکان بکەن بۆ بۆی لە وڵاتانە کورسیەکانیان لە پەرلەمان زیاد بکات، دەنگیان زیاد بکات بۆی بتوانن لە بەرەو حکوومەت بچن. گرفتەوەیە کە زانایان لەم لایەنەوە تۆزێک کەم تەرخەمیان هەیە کە هاوشانی هێزە سیاسیەکان ناجوڵێن. وەزع لە عالەمی ئیسلامیە بەگرتنە دەستی دەسەڵات چاکە چارەسەر ئەبێ. ئەگینا مامۆستایان لەسەر میحراب و منبەر تەقسیریان نییە، کەم تەرخەمیان نییە، هەوڵی خۆیان ناوە، قسەی خۆیانەکەن، ئەمر بە معروفەکەن، نەهی لە منکەرەکەن، باسی زوڵمەکەن، باسی ئەوەکەن. بەڵام کەم تەرخەمیەکەیە کە من ناشارمەوە کە چون من لە ناوەندی زانایان ئەم خۆم ئاگام لێیە
کە ئەوەیە لە مەسلەی پشتیوانی لە هێزە ئیسلامیە سیاسیەکانە سارد و سڕیەکەی حتا جاری وایە محارەبەشیانەکەن بە ناوی ئەوە کە متاثر بوون بە بەعزێ ئەفکار کە گوایە ئاەن لە سیاست جیاکرێتەوە و ئیسلامیەکان نەچن باشە تۆ قەینام منی ئێمەش لەگەڵ ئەوەی مامۆستا نابێت مەسەلەن زۆر زەق وەکو سیاسێک دەرکەوێت بەڵام خۆ ئەبێ سیاسەکان جیاکاتەوە ئەبێ پۆڵێنی بکە ئەبێ ئاماژە بکە کە ئەم هێزە سیاسیە خزمەتی باشتری پێ ئەکرێ لە فڵان هێزی سیاسی لەولایەنەوە منیوادارم زانایان مراجعە بکەنەوە چونکە تەنها بەوە وەزعی عالەمی ئیسلامی باشە بێ کە زانایان ببنە هاوسەنگەری هێزە ئیسلامیەکان بۆی دەسەڵات بگەڕێتەوە بۆ هێزی ئیسلامی لە ناوچەی ئیسلامی